بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی باقی هێشتین و با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە لە بەرنامەیەکی دیکەی ئێوارانی ڕەمەزان. خۆشەویستان خۆتان باشە زانن کە وردە وردە گەیشتینە کۆتایی ڕەمەزان. تەمەناوەکەین لە خوای گەورە ئەپاڕێنەوە کە تاعات و عیبادەتی لێ قوبوڵ کردبین ئەروەها ڕەنج بە خەسار نەبین. خۆشەویستانم لەگەڵ کۆتایی ڕەمەزانە ئۆتۆماتیکی بەرنامەی ئێوارانی ڕەمەزانیش کۆتایی دێ. تەمەناوەکەین لە خوای پەروەردگارە پاڕێنەوە ئەوەی کە پێشکەشمان کردبوون بە دڵی ئێوەی خۆشەویست بێت. ئەم ئێوارەیە لە گوندی گەبەی گەبە ئەوش گوندێکە لە گوندەکانی کوردستان و هەروەها بەرامبەرە لەگەڵ شارۆچکەی پیرەمەگرون و سەر بە ناحی پیرەمەگرونیشە. تەمەناوەکەم ئینشاءڵڵا لە گەبە ئەوەی کە پێشکەشتان نەکرێ ئەو دیمەنانەی کەی بینن چێژی لێوەرگرن و لە کۆتاییدا لە بەرنامەکە ڕازی بن. فەرموو با پێکەوە بچین بۆ گوندی گەبە. قوربان سەلام عەلەیکوم. باشی وەزت چۆنە؟ شکر باشی چاچی وتم سەر بە هینە پێرمەگرون تەواوە وانە ئەی خێرەوە بۆ کوێچی؟ وڵا بە تەواو بچم بە جوود بەڵام چاوم بێەوە کە کوتم وەڵای باچم بۆ خزمەتی ئەمزانمانە چێت. زۆر باشە. ئێمە لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەم ئێوارەیە هاتوینە خزمەتی ئێوە بۆ گوندی گەبە. ئێستا وەختی جووتی چییە؟ وەڵا جووتی بێستان. بێستان ئارەوەڵا کاڵک دەبان کاڵک کاڵەکە ڕوشەیە کاڵک وەڵی تێ هەمیشەیە ڕوشەی تایە نەوەیکەی تایە چوان نەوەتێکەڵ بۆ کاڵک ئێرە باشە حەز خراب نییەرە وڵا باش بەس باشە بۆ کاڵک وازام جووتەکەی بێ هەر ئاوا ڕشتێڵێکی بکەیت و زۆر داینە بێت چاکی بشۆری لەوەی هەتاوە ڕێگی داکەوێ چاتر دێتە سەر هینە ئەو بڕە چاتر پاشەخواتەوە شینترێ باشە بێستان بەس کاڵەکەکەن بەڵای کاڵەکەەکەین بۆ خواردنی بەش ترۆزیەکەی کەمێک ترۆزیش ئارەوەڵە بۆ کامیان زۆر باشە؟ وەڵای بۆ کاڵەکە زۆر دەرەجەیەک. ئەی باشە ئاوتان نییە بۆ زرعاتوشت؟ بەرەوەڵا ئاوێت چاکمانەوە کاری دیار هەیە لەم سەرەوە هەرز گەلێ چاکشە بەڵام ئێستا خەڵکەکە نایکات و هەمووی فێری ئیسراحەت و ڕاحەت و ساحەتە بووە نایکاتوە. مەچینەکەت ئەنتەرە ئەنتەر مولعازەی ناخۆش نییە؟ وەڵاهی توی سوکارەکەی ناخۆشە زۆریش نەکەمیژارە وەڵا. ئەی تۆزە نەتەنە ناتوانانی شتێکی لێ بکەن خۆی هایدرۆلیشی بۆ کرێەوە فۆرگاسن بەڵام ئەمە بەخوا بۆمان نەکردووە. دەیخوای گەورە سەلامەتان کە ئینشاڵڵا بەخێر بە چەندێک پێگا ئێستا ئەگەر بیچێنی و وڵای ئێستا بیکەی لەوانەیە بە 2 مانگ 3 مانگ 2 مانگ و نیو هاتەتەوە پێگەن ئەڵێن نۆگەڵێن بۆ نۆگەڵێن بارانێک کەم و دوان زۆرە وەڵی نۆک ئەڵێن لە چلە و گولا ئەڵێن لە چلیا بیکە زۆر دەرەجەیەکە بۆتمزان بۆ بێستانی ژوایە بۆ بێستانی شار ئەبێ باران لێ نەداگەر بەس بە شوێ عەرزەکە بەڵام ئێستا نۆکەیە ئەوە نەهاتووە هەشە زیاتراتوە. بۆ گڕەوشت چۆن ئەم منتیقەیە؟ بۆ نۆکوانە هە زۆر چاک گڕەوشتی نێشکردنەوەڵ دێ الحەمدوللا. قوربانجان با سپاس دەکەین با قوربان سپاس دەکەین. رەزە وەرە باشی سلام عەلەیکوم. چۆنی قوربان؟ باشی وەزت چۆنە؟ چاکی بە تەما شوێیت؟ وڵا بە تەمام چم بۆ لای مەرزەش. بۆ لای مەرەزە؟ مەرەزەتان لەکوێ کردووە؟ کانی عومەر. یعنی لە خوارەوە لە ڕووبارەکە؟ باشە. مەرەزەیە هینتان کردووە چەڵتوکەکەتان پێوە کردووە نیە؟ خۆ سەوز نەبوو هێشتا؟ بەڕۆڵە سەوز بووە. ئەی چی لێکەن ئێستا وەختی چییە؟ هەروریایە بن؟ بەڵێ. ئێستا ئافاتەکەی چییە؟ مشکلەکەی چییە گەر ناچی بۆ لای؟ ئاوشی لێ بڕکەمەکە ئاوشتەکەی. ئەبێ لێ ببڕیا ئاوی بیتێ؟ ئاوی بیتێ. ئەی نەخۆش شتی هەیە ئێستا لە بڵێن بژاری هەیە شتی هەیە؟ وڵا
قلە خیری گەشت جارە زۆر نییە جارە زۆر نییە ئیشەڵا بۆ کەی پێگا مەرەزە ئێرە بۆ مانگی برنجەکەی هەر بۆ خۆتانەیە بۆ بازارە وەڵا بۆ خۆمان بۆ خۆتان ئەلحەمدولانی برنجی چاکەوە نییە بەڵێ ئەم مەبەسم بۆ چەڵتو ئەم ناوە گرنگەوە نییە چاکە ئاوکە ئاوی کوێەوە ئاو پیاوەدەن کانیوەبەر کانیۆمبەر دێ باشە سەرکەوتوو بی بە ماتۆ ڕژات و شۆکەی مەسرفی کەمترە زۆر باش ئەی ڕۆژ لەگەڵ ڕۆژوە چوەنی الله باشی نەخوا باشی خوا لای مەڕیش بووی ئەی خوا مۆفەقەت کایەخوا یان لەبانێ چوو بۆ لای مەڕ ئێساش سەر لە هینەدی ئەی باشە تونی برسید نییە ناوەڵ تینوشت نییە ناوەڵ الله ئافرین دەست خۆش تاوە السلام عليكم السلام عليكم السلام عليكم باشا 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 عبد الغني السلام عليكم وعليكم السلام ورحمة الله ما شاء الله قاتی شاڵ و ینی بوزوو کلااو جامانەکەشت تۆ زۆر تایبەت بچێتەوە چۆنە ینی ئاوا ماشەڵا شکر قیت و قۆس والله ئەنجەت نیارەوە هێنێ ئێمە بەتەمایکی بیمردێکمان لە ڕێ و وڵا جوانە دنیا بە خەمیش پێک نایە بەخەم پێک نایە ڕاستە فەرمون با بزانم ڕۆژانە بە چیوە مەشغوڵی تۆ والله ترێم حیوانداری باغداری فەلاحی هەنێ ماڵاتمانێ و فەلاحەتیەکەین و دە 15 زێرا تەماتاکەین تر ڕۆژانە بۆ خۆمان خۆمانی پێ و مەخشوڵەکەین و گەنم و جۆ و زەراعەتمان هەیە و ئەیکەین و دەستمانتیایەتی و باشە فەلاحەتی زۆرترەیە باغداری و ئەوانە لێرە ببوورە حیوانداری وڵا حیوانداریەکە زۆرە ماڵاتەکە زۆرە چۆنە ئاوا گرنگی بە حیوانداری زۆرترە دەن وەک لە فەلاحەت وڵی چیایەک و شاخێکی و فراوانمان هەیە و جوانە ئەوە باشترە عزێتی کەمترە بەڵێ وەک لە زەرعەکە زۆر ڕاستە حتمما لە حیوانداریشە ڕەنگە ڕەشەوڵاقتان زۆرتر بێ وەک لە هین چونکە ڕەشەوڵاق عادەتەن بە خۆی بەریەدەیت و ڕەنگە ئەگەر لە هەندێک جار بە خۆشیێتەوە ڕەشەوڵاق لەوەی هەموو ماڵەکەی بێ بەس حیوانی وردە هەموو ماڵێک نیەتی ئەوە بۆ وڵایی ئەرچی تۆزە گەرانتراگە مناڵت نەبێ بۆ بەڕێوە ناچێ ساڵان لانی کەم هەر ماڵێک چەند سەرحیوانێکی وردی هەر هەبوو شوانێکیان بۆ گرت و لەگەڵ بە کوردەکەی لەگەڵ مەڕی ئەڕۆشت بەخوا ئەوە نەماوە بەڵێ ساڵانی زوو لە هەفتاوەشتاغانە ئێمە ماڵی 23 سەربزنمان هەبوو یان شوانێک یانەمان کرد لای خزمێک هەموو ماڵەکەی بوو بەس ئێستا ئەوە نەماوە کابرای نەگە خۆی پێیداراکە باشە گرنگی لە دانەوێڵە بە زۆری بە گەنمەدەن بە جۆدەن بە شتی ترەدەن وڵا گەنم و جۆ هەردوو لایەنەکەین و ئیترەوە کار ئاسانیە ئەی نۆک نۆکیش بەخوا بەکەمی کەمی ئارزەکە بۆ نۆک باش نییە وڵی خۆ ساڵان زۆماگە ئایبی نەبوو بەس ئێستا خەڵک زۆر تالب نییە باشە با بزانین ئەی جێوی ڕەمەزان ئەنی چۆنە ئەنی خەڵکەکە ئەلحەمدوللا بە ڕۆژوون وریان بەرزە ئەنجا بەر و جەماعەتان ئەوانە خوا بەزاوێ خەڵکەکەمان بۆ ڕەمەزان قسووری نییە گەنجێکم بینی ماشەڵا چوو بۆ مەڕیش و ئێستا کوتێسم سەر لە مەرەزە و شتێ ناشوان بێتە خەریکی مەرەزە و فەلاحەتی بێ هەر شتێک بێ ئەو بە ڕۆژووە شوێ لەوە نیە کاتەکەشی بەڕاستی کاتی چاکە کاتی چاکە ڕاست ینی وازانم بۆ ئیشیش هێشتا دوای ڕەمەزان ڕەنگە هێندێک ئیشەیە دەست هەنێ ئێش دوای ڕەمەزان دەرەچێ ئێستا ئیشی زۆر زەرورمان نییە باقەت پێم خۆش بوو کەس کوتیان مەرەزەمان کردووە ئەنی ئاوشتی ئێرە بۆ مەرەزەش باشە بەڵێ چەمانەیە لە خوارە ئاوی باشمان هەیە و بە چەمەکەی بەڵێ چەمەکەی
با پرسیارە بکەم بزانم جەناب لە کێوە لە گەبەیت لێرە لەدایک بووم لێرە لەدایک ینی ئاتە دیەکە ئەوەندە کۆنا بەڵێ باوکیشم هەر لێرە لەدایک بووە زۆر باشە دیەکانی دراوسێتان ناویان چییە؟ قازانە و گولیژەیە بەڵ ئەو لە قازان تەڕەمارە سێ تەڕەمار کانچنار بۆ ئەو لا گولیژە شیلەخان و شۆڕناخ باشە ئەو دی و بەدیوی ئەو دیوە بەدیوی بازیان و باینجانە کوێیە؟ ئەوە پێڵێن بەرزەری بازیان بەڵێ کۆتایی شاخەکە پێی ئەرێن کلکەی سەرگا تۆکمە دوو ناوی هەیە شوێنی خۆی کاتی خۆی شەڕی لێکراوە شتە شوێنەکەی وهایە شوێنی شتە بووە شوێنی قایم بووە بەڵێ بەڵێ سەنەها شەڕی لێکراوە خەرچی لێ ڕووسکراوەتەوانێ بە بیری من نییە بەس بە بیری من نییە بەڵێ ئەو ناوانەی هەیە ئەدا بۆ دووتری شاوە دیەکانی ئەو لا سەر شاوەیە و ئەڵڵا قولیە و کوپە لەیە زۆر باشە مەرعی ئێوە تا کوێ ڕوە مەرعی ئێمە هەتا کۆتایی ئەو شاخە ڕۆکە ئەلەم تۆکمەیە کلکەی سەرگەیە بۆ لاشەوە بۆ لەو قازانە ڕۆ بۆ ئەو لاشەوانی ئەدێزی قازانە بێتەوە باشە ئەو پوش و پاوانێک کە هاتانە بەڵێ بەشی حیوانداری خۆتانەکە ئەگەر ئەو ساری وەکو ئەم ساڵ بێ بەڵێ بەشەکە بەشەکە ئەرەوەڵا بەشەکە بەبێ ئەوە نە ئەوان حیوانی ئەمە جێرنەوە مەڕووگالی ئەمە نە ئێمە مەڕووگالی ئەدەیەکانی جێرامان ژێڕین ئەزانی لە هەندێک لادەیە ئەمە بۆ بە مشکیلە بەڵێ مەسەلەن دەیەکیان مەرعەکەی کەمە وایە ئەوەی تریان دێتن مەرعەی زۆرە لەوانەیە لە خۆشی زیاد بێ بەس هەر پێی ناخۆش ئەوە ڕاستیە وەڵای ئێمە لەخوا بەزیاد بێ ئێمە ئەومان لە بەینا نییە باشە گەبە وەکو تۆ بزانی ئەم ناوە لە چیوە هاتووە نازانم بەس لەگەڵ گەبای هەمیشاڵن گولیجەش نازانم قەدیمەم نەبیستووە کە برێت لە ئەوە ناوی گەبە ئەلەوە هات بێ بەڵێ نەمبیستووە نەتبیستووە نە لەوانە ناوەکە کوردی نەبێت والله هێنجا چی عرزکەم ڕاستە کوتم کە لەگەڵ ئەڵەی گەبە یەکسەر دەڵێن گەبە و گولیجە بەڵێ گەبە و گولیجە قازانی لەگەڵا ناڕێ ئاخر ئەرێ گەبە و گولیجە ڕاستە بابزانین خەدیم یعنی ئەگەر پێش ئەوەی کە دەیەکان دابجێرن حتمما ئەم دێش وەخت خۆی ڕووخاوە سوتێنراوە بەسەر دەمی بەعسا چوو بوونە پیرەمەگرون وەڵام بەعضی بڵاومان کرد چۆن پۆلە کەوێک هەڕۆ لێدا هەرێکە بەلایەکە ئەپڕێ ئەوهامان لێ هات ئاواتان لێ ئەی لە ساڵی چەند ئاوادانتان کردەوە لە ساڵی لە دوای ڕاپەڕینەکە ڕەنگە هاتبنەوە پێش ئینتیفازە کە ئینتیفازە بکرێ من فێرار بووم ڕێ متەخەلی بووم لە بانجان ماڵم لە بانجان بوو دوو دەرتاقیبیان کردم کە دوو دەرتاقیبیان کردم منیش ترسم لە خۆم پیا کرد هاتمەوە لێرە دار و قاغەم هەیە لەم سەرەوە دارم ئەبڕی ئەمان حکومەت ڕێیدا بۆ وەکو پەلاح و ئەوانەکە بچێتەوە پەلاحەتی بکە بۆ شەڕی ئێران و عێراق و ئەوانەوانێ دارمە بڕیشوانە مەڕژی قەڵاتزیەی لێ بوو وتی کاکە ئەوە ئەو دارانە بۆ چییە؟ وتم وەڵای ئیشەڵا بەئیزنی خوا ئەلێ ڕایکەم بەخانوو سەدام کۆتایی پێدێ پێشەوە کە هیچ شتێک ڕووباو ببێ سبحان الله ئەو دارێکە ئەو ڕۆژە بڕێتە کردم بەخانوو ماشاء الله سبحان الله کردم بەخانوو الحەمدولله ئەوەڵ ماڵ لە سەیتەرەکەی تاسوڵجەوە هەتاوکو ئەچێتە دوو ئاوانی سێمی ڕەزان ئەوەڵ ماڵ کە هاتبێتەوە ئەم دێ من هاتوومەتەوە ئاوەدانم کردەوە لە پشت دەیەکەوە لەوێ خانووکەم ماڵەکەم لەوێ بوو لەوێ خانم کردەوە چکە لەبەرەوە کە ئەرزوو ئەو ئەرزانەی کە هەبوو لەوێ بوو بەهۆی ئەوە لەوێ خانم کردەوانێ ئەدا شوێنەکەشی گونجاو بوو بۆ ئەوەی کە ئەگەر لە معسکەری سووسەوە تۆپمان تێبگرن پەنا بوو دیار نەبوو بەژێرە وەکو ئاوێنێ چۆن دانەی ڕشی لە بەرەتاسی ماڵەکەمان ئاها بوو نەتەوێرە جگەرێدا گرسێنی لە ماسکەرەکە ئەی تۆپێکی پێوانە دەخوای گەوران بوو لایەک سەلامەت سەلامەتی کار ئێوەش سەلامەت
ئاک بەخێر بێن چۆنن باشن بەتەما بوو مسن بۆ کوێ بۆ ئێر هاتبوون بەلای من بەڵێ من سوپاسان دەکەم ئەو شتە جوانە چیە بەسەرتەوەمە کەرێشکە کەروێشک ینی خۆ کردەوە کەروێشک ئا. جوانیت ماشەڵڵا ناو چییە هەنار هەنار بەڵێ. ئافرین بۆ تۆ ئادی وەرە بزانم تۆ چەند ناو چییە ئەحمەد کاک ئەحمەد لەگەڵ هەنارە خوشک و بران نەخێ ئەی خزم دا هەڵۆزا پورزە ئەی خاڵۆزە پرزا خزم نییە ئافرین ئەی ڕازام تۆ ناو چییە سەفین کاکە سەفین بەڵێ. چۆنیت باش باشی هەلی سەیری کامێرەکە کە بزانم چاوت ئەکرێتەوە دەی ناخۆش ئاوە ئەو هەموو جارە بە منەڵەن ئەڵەن ئابێ ئاوا سەیریشکەی و نابێت چاویشت داخەیت شتی وا ئەکرێ ئاخر ئەکرێ من سوپاس دەکەم گوڵەت بۆ من هێناوە زۆر بۆنی زۆر خۆشە مەمنونم سوپاس دەکەم با بزانم ئەمە دیاری منە ئەوە زۆر جوانە هەر ڕێک ئازانی ها ئەڵەی خۆتی وایە حەزت لە کامایانە زۆر باش ئەوە ترشە بۆیە حەزلێتی ئەوانش بۆیە فەرمونون با بزانم کامتان بە ڕۆژون من چوار ڕۆژم ئەی تۆ چەند ڕۆژ و گرتووە یەک قەی ناکە ساڵۆکی تر زۆرتر بگرە باشە ئاوا وردە وردە بچۆرە سەرەوە ئەم جارە بیکە بە سێ بیکە بە چوار بیکە بە پێنج باش تۆش ساڵێکی تر زیاتر بگرە باش ئەی تۆ وەرە با بزانم یەک ڕۆژ نەتوانی تۆ چی بۆ لای حیوانوشت حیوان چی لێ یەکەیت شوان یەکەیت لێ خوڕی ئەی نای لێوەڕێنی ئەیکەیتە و شاخە و دوایی خۆیەتەوە یا بە بچی بێنیتەوە ئافرین تۆ هێنیتەوە براکەت زۆر باش لێخواافی تۆ ئەو گۆچانە بۆ ناوی بە من با تۆزە لە لای من بێ فەرم هەمیش وەکو هین وایە وەکو سیلاح وایە ئێستا تۆ دوود کردوون بەسێ بەڵێ تەمان بە گۆچانەکەەوە کاتە سێ بەڵێ بەڵێ ینی بەبێ گۆچانەکە ناتوانم بڕۆ ناتوانانی بڕۆی نەوەڵ خێرە ئەژنۆ دێشە چی وەڵا ئەژمە مێشێ لە سمتمە بۆ نووشی پێم یێشێ بڕ هەموو ئێشگا هاتووەت ئێرەمە خۆی ئینزیلاقت نییە وەڵی نازانم لە کوردەواری خۆمان پێڵم باداری بڵێ دەیخوای گەورە سەلامەتت کە ئینشاءڵڵا وەفەق بیاخۆ تۆ پێم بڵێ دەمێکە لە گەبەیە ئەژیت لە ژیان مەهەل لێرە بووم ینی لێرە لەدایک بووی بڵێ باشە لە گەنجیا خەریکی چی بوون چیتانە کرد وەڵی لە گەنجیا قوربان خەریکی چی بووین خەریکی فەلاحەت و زەراعەت و حیوانداری و مەرەزە و تووتن و هەموومانە کرد باش دەنجی ئاوێکی چاک دێ پێچ ئاوتان خراپ نەبێ وەڵا ئاومان هەیە ئەی بۆ زرعاتێکی ئەو تۆ دیار نیە تازە کە زەرعات ناکە بۆ ماڵ و مناڵ نایکە ئەی زرعاتی ژۆڵا ماڵ و منداڵی دەوێ ئەرە وەڵا بەتەنیا زەلامە کرێ بەتەنیا باڵ ناکرێت نەوەڵا با بزانم قەدیمیش وەکو ئێستا گرنگی بە حیوانداری ئەدرا بڵێ دێشی ئاوا چەنە حیوانی تیا بوو وەرە 20 بڕکە حیوانی تیا بوو بەخوا ئێستاوەنیتیان نییە نەوەڵاسە چوار بڕکەیتیایە ئەی باشە خەی ناکە زرعات بەشی تەماتە و هینی خۆشتان ناکەن وەرە نەوەڵا عالەمە واتە مەڕ بۆ نایکە ئەی بەچی ئەژین خەریکی چین وەڵی برێم خەریکی چین وەڵا خەریکی کاسبی کەسابەتی هەرێکی بەشتێک و خۆی مەژوور کردووە ئەگەرچێ بەخوا براڕێ بچۆ تەماتە بکارێ تەماتە عملی چییە بەخوا نایکەم نابێ باشە ئەوەی کە منەی بینیم وازم دەوروبەرتان دارەکانی کە دیار هەمووی دار بڕوە بڵێ ساڵان خەڵوو زەکرا نازام ئێستا وەڵی لای ئێمە نەکراوە نەکراوە نەوەڵە ئەی ئەو داروبارە بۆ گەڵاکەی بۆ گەڵوشتووە ئیسفادەی لەکەن بۆ حیوانی وەڵی ئەوەی کە بیبڕێ ئەی ئیسیفادی لەکە ئەوەشی کە نەیبڕێ نەوەڵا لە ماڕخوێتی ینی گەڵوشتیش ناکەن نەوەڵە وڵا بەجارە دەستان لە خۆتان بەرداوە بۆ بەخوا لای ئێمە زۆر تاالبی گەڕنین ئاوا کاکڕوار ئێستا ئەمکانی ئێمە لەسەری وەستابین بەڵێ ناوی چییە؟ ناوی کاندینارە پێشەکەی ڕەوی بەخێر بێن سەر چاوەکان و کاکوێن با قوربان مەمنونین وتە ناویکانی دینارە بەڵێ هۆکاری چییە ئەزانراوە کە بۆ ناویکانی دینارە تا ئێستا کەسمان نەمازانە بەس وەک قسەی لێکرابێیان و بۆی لەوەی کەسی بەدینی لێو بێرە کانی حاجیانیشمانێ لەسەرتر کانی بچووکە ئەوش پێڵەنکانی حاجیان ئەم دیندار ئەو حاجیان پێم وایە شتێکی ئەگەر وا قسەی لێکراگەرنا هیچ دینارەکە لە دیندار بێ هیچ هۆکارێکە کەس لی باز نەکرد.
ئاوی ئاوەکەی ماشەڵڵا ئاوێکی سارد و سازگار دیارە زۆر ئاوێکی چاکە سووتان بۆچی لێ وەرگتووە سوودمانێ وەرگتەوە بۆ فەلەحەتی ناودیەکە بۆ سەرچاوی ئاوی خواردنەوەش هەر لێرە بۆ هەموو ناودیەکە لی سوودمەندە میکرا بە مەشروعیانی بەڵێ ئەنجا لە بەرەوکە زۆرمان خۆشێ بۆ هەمومان بەکەڵکە زۆر ئیشمانتیا کردووە وڵات دیارە ئیشی چاکمانتیا کردو بۆی دامە خاوێن بێ ڕێبوارێک بێت ئێرە بتوانە چالێنێ و تیا ئیسراحەت کرد وەڵام ماشەڵڵا لە سەیرانگاش ئەڵێ سەیرانگایە بەڵێ وامان لێ کردەکە خۆش بێ باشە ئەم ئاوە لە هیچ شوێنێکا کۆ ناکرێتەوە هەر ئاوا ڕات هەر ئەوها دەڕۆ بڵێ حوزێک نەخێر بەزەی ناودێ هەیەی کە بۆ حوزی بۆ کراوە بۆ ماڵەکان دەچێتەوە ینی ئەو ئاوەی کە بەناو دیاڕوا ئاوی ئەمکانیە بەڵێ سەرچاوی ترتان نێجگە لەمە نەخێر هەرمە سەرچاوی ئاویکانی ناودەی گەبێ بە کوردەکەی وشک ناکامە نەخێر شکوتە ئێستا هیچ قەد وشکی نەکردووە حتمما پێشتر بۆ حیوانداری و بۆ ئەوانش ئیسفادەی لێکراوە بەڵێ ئەرەوەڵا ئێستا حیوان بەچی ئەوەدەن ئەی هەرچی لەم ناودێ نیشتەجێە بە ماڵاتی و بەخۆی سوود لەم ئاوەرەگری سوود لەمە ئەنی واتە ماڵاتیشی لێ ئەوەیە بەڵێ باش خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست تەنیا ماڵە هاتوویتە ئەم پشتەوە چیە مەسەلە وڵی بەتەنیا حەزم ئەحە لە تەنیایی بوو باشە وا تۆ حەزت لێ بوو ئەی مناڵەکان وڵی ئەوانی شەر بە دڵی منیان کرد و لەگەڵ منە هاتوون باشە کاک ئیسماعیل بەس چیوە مەشغوڵی لێرە لەم پشتی ئاوەدانیەوە وڵی بەس ڕەشە وڵاخم هەیە عیب نەبێ بەس ڕەشە وڵاخ وڵی ئەمانە هەون بڵێ باشە ڕەشە وڵاخ هینی دەوێت شوان وشتی دەوێت وڵی کەمتر لێرە کەمتر چونکە زەرعاتی وای لێنێکە خەساری لێ بە ئیتر لەبەرەوە ئەگەر لەبەر گورگی بهێنیتەوە هێنانەوەی ناوێت باشە ینی خۆت یەکلای کردێتەوە بۆ ڕەشە وڵاخ ئارە وەڵڵا ئەی حیوانی ورد حیوانی وردەمانی ئاژنە بەسەرێکمانەیە کارەکانی بۆ خۆمان سەریان بڕین شوێنەکەشت باشە بۆ هین بۆ هەنگ هەنگ نییە بە هەنگیشمان هەیە هەنگیشت هەیە بەڵێ من شتێکی لێزانم کار سەیری دینەکەم کردم بۆ هەنگیش باشە ئەی بیانی زستان و هاوین و بەهار و هەموو کاتەکان لێری هەموو کاتەکان لێرە دراوسەیەک شتێک هیچ چێم نییە خاڵمی لێ بۆ خاڵیشم 2 ساڵ لە ڕۆشتەوە هیچ لێرە نییە باشە ئەی لە ئەو نزیکی ئەومان هەیە بەڵ ئاوی لێ سەرچاوی ئاوەکە لای منە و باشە ئەی وڵاخە بەرزە بەس ئەم ئەسپەت هەیە وڵای ئەمەمان هەیە دایکەکەشی قاچیشکە تۆ خۆش ینی ئەمە بەس ئەمە ماوە ئەمە هێشتا ئەڵی فێری هینیش نەکراوە فێر نەبوو بەڵێ فێری کورتان و نازانم نەرم نەبوو فێری سواری نەبوو بەڵێ ئەمە بۆ هیچ ئیشێکی پێکەن ئیشێکی دیاریکراوە ئیشیکەی دیاریکراو نیە گەر پێ بچین بەلای وڵاخەکانی نە هیچکە نییە هیچکەی نییە نەوەڵە ئەی باشە هەر خۆت مەشغوڵیا شکر مناڵیشت هەیە مناڵیشمان هەیە لەخوا بەسێ الحەمدولillah ئەوان هاوکارن تەلەبە و ئەوانە تەلەبەمان نییە نییە گەورە بوون ئەرەوەڵە کاتی مەکتەبیان نییە کاتی مەکتەبیان نییە هەتا پۆلی نوێیان کردوتەوە باشە ئەی بۆچی هەندێک حیوانی وردیش ڕناگری حیوانی وردە ناڵم تەوری 10 سەر 12 سەرمان هەیە ڕەنگەوێژە بۆ خۆتان بۆ شیر وشەکەی زیاتر ئەرەوەڵا بۆ خۆم شیر نییە بەس ئەگەر گۆشتەکەی بەکاربێنی شیر کاک ئیسماعیل لێرە مرتاحی لەخوا بەسێ زۆر الحەمدولillah ئەرەوەڵا دێخمای گەورە بەس نێ چاوم لە دەستی حکوومەتە حیزبەوە نییە وەڵا ئەوەت باشە هەر دووریش کەوتووە لە حکوومەت و لە حیزب ئاگام لە هیچیانە ئەویش ئاگای لە من نییە باشە سەری تەلەڤیزۆنەکەی بەس سەیری کەناڵی ئەوەکەم بەڵێ
باشە مە بەسم ئەوەیە ئەگەر ئەوەش نەبووە هەر ێزگاری دابڕای لە ئەگەر لە هیچ نابوو بەس ئاگەم لەوەی ئێوە هێنا ئەگەم لەوانکە نییە دەیخوای گەورە مۆفەقت کە ئینشاءالله خاڵبیانم ڕەش کردێتەوە باشە خی گەورە ئیشەڵا سەرۆت سامانشت بەرەکەتدارکەن ئامین ئامین قوربان سپاس دەکەین سپاس السلام عليكم بخير بينو شلون قربان باشن شاكر شكر ماتۆڕ لە ئەندە لە گوندەکان وەکو گوێدرێژی لە هاتووە ینی ئیشی گوێدرێژی پێەکەن مەڕی پێژارنەوە چزانم داری جاری وایە پێهێنن زەرورە ئێستا لە چێنەوە لە پیرەمەگرم پێرم خێر بوو وڵایەنی هەشتمان پێویستە ئەنجشتان پێ هەر بە ماتۆڕەکە زیاتر ئەراوەڵا ماتۆڕەکە ئاسانترە باشە لەو ئەو جادەیە ناخۆش نییە ئەو جادی بۆ ماتۆر خۆشترە خۆشترە دوو کەسیش بە ئاسانی بەم هەورازوهی نایهێنێتەوە بەڵێ زۆر بە ئاسانی ئەمە قوتی چنێکە مەچینەی 250 بستۆنێکە بستۆنێکە مادام ئێوە توانیوتانە هەردووکتان لەو هەورازە پێی سەرکەون ماناوە قوتی باشە ئەوە بای چەند ئێستا ماتۆڕە ئێسامە بە لۆکی بایی 525 زۆر گرانجنێ باشە ناوەڵا زۆر گران نییە زۆر باشە بابزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنن باشن الحەمدولله ئیش و کار چیەکەن وڵای شکارە کرێکارێکە کرێکاری خەزاوەڵا ئێستا خۆ لەمە ڕەمەزانە ناتوانێت کاریش ناکرێت باشە ئەی زانم جادوروینێک زانم ئیشێکی زرعاتێک فەلاحەتیە هیچ ناکەن بڵێ ئەم خۆ ماما لە پێمەگرونە وەختی فەلاحەتێک نهاتووە وەختی نهاتووە ناوەڵا کە هات ئیشاڵا ئیشەڵارەوەڵا ئەی خوێندن چیتان کردووە وڵاتان نۆم خوێندووە ئەی جەناب تا دوانزە لە دوانزە واز لێنە سەبەب چی بووە ئەوە واستان لێنە وڵا سەبەب چییە سەبەب ئەم وڵاتەیە وەکو وتی نابین بە هیچ و لە کۆتایە مەسەلەن عمری خۆمانی لەسەر دانین و دوایی بەڵام هەر بشخوێنی باش وەڵام منەوە تا خوشکێکم مهندسی نەوتی تاوگرۆ 2 ساڵیشەوە لە ماڵەوە دانیشتووە لە وڵاتێکە کە وڵاتەکەمان هەمی نەوتە مهندسێکی نەوت ماوە تاعین ناکرێ ڕاستە دەیخوا مۆفەقتان کایخوا با قوربان چاوەکەم مەمنون خازەکان بەدەرینەکەن لێگەڕ بازای خازەکان چ قۆریەکەش ماشەڵڵا چۆنی شکر باشی خوایمانت باتە سوپاس دەکەم باشی شکر جارە با بزانم لەگەڵ ڕەمەزانەتیا سوێنی باشی شکر سەحەتی چۆنە باشی تۆ پێم بڵێ هەمیشە دار بەکارێنی بە ئاگری دار چێش لێنەیەوە لە بەرێمە بوو زۆر بەکەمی زۆر بەکەمی باشیانکی زۆر خۆشەویست نەبێ سپاس دەکەین مەمنونین سپاس دەکەین لەش ساغ بێ دەستی خۆش بێ ئەخوا بەس ئەبینم مەنجەڵەکان هەر ئەمڕۆ ڕەشبوونیا کاتی تر هەر ڕەشن حتمما لەوانێ بۆ شیر و ئەوانەش ئیسفادەی لێ بکەین بۆ شیرە و دۆیەوی تر ئەو شتانە زۆر باشە پێچێ ماندووبی ڕاستەکێ چونکە لێرە ماندوین و تر ژیان ئاوایە چی بکەین دەی یاخوا لەشتان ساغ بێ حتمما بە خواردن دروستکردنش بەدار زەحمەتی دەوێ ئارەوەڵای چۆن باشە لە ڕەمەزانە خواردنوشن تا چۆنە جیاوازی هەیە لەگەڵ پێش ڕەمەزانە ئارەوەڵای چۆن خواردنی ڕەمەزان تایبەت تۆ خۆ جگە لە ئیشی ناماڵ و ئەوانە بەشتیکەوە خەریکنی بڵێ خۆ زرعات و شت نییە بەس پێچە حیواندار بن ئەوەش ئەرچی بۆ وڵاتمانێ ئارەوەڵای هەر لەگەڵەوە خەریکی نوویتر حیوانی ورتان نیە بەس ڕەش وڵاتان هەیە بەڵێ دۆشینیان هەیە ئارەوەڵا
دەی لەشتان ساغ بێ خی گەۆرە مۆفقتان کا و بەرەکەدار بێ ئینشاءله ماڵ و حاڵتان ئینشاءله زۆر سپاس دەکەین سپاس بۆ جەناب باشن شکر لەکوێنەوە لە ماڵەوە هاتووینە چی مەشاغە باشەوە بۆ کوێچن خۆی ئێوارە درەنگە نانەوی نانەبن ناوی بۆ شوانە ئەی تا دێنەوە درەنگ نابێ بەرەوە تۆ سیلاحیشت پێ وەنیا بەڵێ وەڵی ئافرین تۆ تەمەنە چەنە سیانزە سا تفەنگەکە بێ بۆ واوکت بەڵێ لەو سەرۆ خۆ نایەنیتەوە عادی پیشانماندا بزانام سیلاحەکە چۆنە ئەمە کڵاشن کۆفە بەڵێ کڵاشی کۆفە ئەمە ئەم نیشت کردووە ئافرین شەو لەو شاخابن بەڵێ تۆش لەوێبی بەڵێ وەڵا ئافری ناترسی لە شەو لە تاریشی ناترسی وڵات تۆ سیلاحت پێ بێ لە قابلی لە سێ ترسی وانە دەی باش ئەوە فەنکە ئەو سەگە چییە سەگیشتانەیە ئەو سەگەش بە بەرداوامی لەگەڵتانە بەخوا ئەمە گەرمە پێچی خواردن بێ باشە دەی ئافرین ئەم لایەن چییە ئەمە چی پێڵێن ئەمە شەڵتە یعنی تێڕە لایەن یەکشن وای پێڵن تێڕە ژوانە تێڕەشی پێڵێن دەبا کاتەکە تەمادەم وایە ئەوەنە درەنگ دەبێ خوا حافیسان بێ ڕێگاتان دوورە السلام عليكم سلام وسرچاو شلوني قربان بخير بن سرچاو عليكم السلام توزي بطاقة دياري والله يتركب الرجوع بطاقتي برا تينويت كميك حتما ايش كردوي اوي لا جود بو جود بوي والله بيني ماني كجود كرد ليش الصاغ يا اخوه سباز ممنون قبت شن ماله تقريبا 12 مالين 12 مال شن سر خزاني تاجي بخوا تقريبا ممكن 50 سر خزاني 50 سر خزاني زورينان وازام لقل حيوان داري خريكن اخوا تقريبا انا والله باشا اجل باشا تريان خلشي جوازان هي مثلا بون من الدكتور مهندس محامي نازم لشارع كان بجي خير اوان ثاني قببه چی بنا بانگا والله وكو شلون ما بس مويه بكاله بدغل بجو بجنم والله همو اكن جنم كاين دغل لين وانا موكري كالك ماني حيوان داري كاين باشا مشكله ثانيه لقل قندكاني دور برا نشكر الله بس عمر عانيها ثاني نابل مشكله بوتان والله بون بمشكله بس في نظر يعني لبركه ما بقت همو دي كان زياتر سنور معناها باشا خدمت گزاري چی ثانيه خدمت گزاری والله وكو او حكومه دوي كرديتين مكتب الرقاباني شي ترهات اي مزقوتك مزقوت كاتي خوي خلشي خير خوازي خو مان كرديتي يعني جادك شتان خوله جادك بالله خوله هرتيك الرجيكي تقريبا 2012 كهرباتان شلون كهرباء باشا خلشي گندكتان بمشكله يعني تبايتان لناوتشون لخوابه زي باشين الحمد لله اشديتي جوازا يا هر يك بالان يك تيرو يك بنوا والله تيك الله بس زياتري لك بالله باشا يعني عشرتي لك شلون بريوته ايرا يعني ام دي انا كسيتري انا بالله قازان وانا نا قبا بلق بالله قبا بلق بنوا بلق بنوا دەی موفق بن بینی من هینشتان کردووە هەندێک مەرەزە شتیشمان بینی مەرەزا کرێ ساڵانە ئەم ساڵ بڵین ساڵی ڕابردوو زیاترمان کردو لەم ساڵ گڕە بردی خەڵک زۆر جار بۆ خۆشی ئەوێت ینی برنجەکە بۆ خۆی بەڵێ بەتەچیت ئەو خواردنە و برنجەکە ئەکرێت زیاتر بۆ خواردنی خۆمانە ینی کەمێک خەڵکمانە گەر فرۆشت بێتی مامۆستا پێشتر زیکری خێری تۆم بیست کە جەنابەت وەکو خۆبەخش لەم گوندایە ئیمامەت یا خەتابەتەکەیت لەکەیەوە لێرەیت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله زۆر بەخێر بێن خی گەورە پاداشتان داتەوە بۆم بەسەرکردنەوەیە دیارە من لە سەرەتای 2015ەوە لە خزمەت ئەم برانەدام لە خزمەت ئەم گوندەدام وەکو بۆ خۆبەخش جمعەم بۆ کردوون و بەدەم خۆشی و ناخۆشیەکانیانەوە بووم وەزایدەن ئەمە تقریبا 2 ساڵێک دەبێت تەراویحەکان من ناکەم بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەم نەخۆشی شتێوەگینا پار ساڵ مامۆستا شێرکۆ بۆی کردوون ئەگینا تەراویحەکەشیان هەیە الحەمدوللا
گەنجەکانیش لەخوا بە ئەڵهەمە پێگەیشتون. بەڵێ الحەمدولله. باش مامۆستا تا چەند لە کەشی دینداری گوندی گەبەڕازی؟ وڵا الحەمدولله زۆر باشن بە تایبەتی گەنجەکان جومعان الحەمدولله قەرەباڵغە دیەکە لەوەی ئەگەر چەند کەسێک نەیە بۆ جومە ئەوش لەبەر مەڕووماڵات یاخود کار و کەسابەتێک ئەگناوانی تر هەمویان حزوریان هەیە و خوا خێران بنووسێ. مامۆستا الحەمدولله گەنجەکان گەشتونە ئەوەی ئەگەر جەنابیشت نەیە ئەگەر مامۆستاشیان نەبێ خۆیان پێشنوێژی بکەن تەراویح بکەن. بەڵێ الحەمدولله بەشی ئەومان هەیە و لەخوا بە زیاد بێ گەنجمان هەیە و کاک ئیسماعیلمان هەیە کاک بەرزانمان هەیە چەند برایکی دیکەمان هەیە کاک دابانمان هەیە هەموو ئەوانە دەتوانن بێن تەراویحەکانیان بۆ بکەن لێرە. باشە مامۆستا تا چەند ئەگەر مەشاکیل هەبێ گرفت و کێشە هەبێ دێتەوە لای تۆ ینی تۆ مەسەلەن سوڵح بکەی یا مەسەن قسێکی خێری تیا بکەیت؟ وەڵانجا لەو کاتەی لێرەم الحەمدولله هیچ شتێکی واڕووی نەداوە کە بڵێیت الحەمدولله تەبان زایدن ئەوەی کە کێشۆ مەشاکلێکە بوویان هەبوویان بێتەوە بۆ خۆیان توانیویان لە ناو خۆیاندا و خزمەتی کۆتایی پێبن. مامۆستا لە وتارەکانی جومعەیە تەرکیزەکەیتە سەر چی ینی زۆر باسی چیان بۆ بکەیت؟ زیاتر وتارەکانی من پەروەردەیە شتی کۆمەڵایەتی ئەوانشی بەڵە بێگومان ینی پەروەردە کۆمەڵایەتیش دەگرێتەوە زۆر بابەت دەگرێتەوە بابەتی عەقیدە دەگرێتەوە ئینسان کە عەقیدە گوری باوەڕی حتمەن حەڵاڵ و حەرامیش لێرە بێگومان باسی ئەوانە دەکەین لە وەرزەکاندا بۆ نمونە لە کاتی ئەوەی کە خەلە و خەرمان نزیکی پێگەشتنە یاخود ئەو مەرعایانی کە هەیە ئێمە هەموو ساڵێک ئاماژەمان پێ کردووە ئەو ئاەت فەرمودانە دێنینەوە کە خەڵک بترسێت لەوەی کە دەغڵودان بسووتێنێت چونکە تۆ لەوەی ڕقل لە کەسێک بێ دەغڵەکەی بسووتنی بەڵام نازانی لەولاوە پاوەنێک دەسووتێ زایدەن چەندین گیانداریکە دەسووتێتی حتمما باسی ئەوانەشان بۆکەی کە نوێژیان نەفەوتێ جاگەر نەتوان بێن بۆ جەماعەتەکەش لانی کەم لە شوێنی خوان نوێژەکان. ئێمە الحەمدولله ئەو چەند ساڵی پێشوو کە تەراویحمان کردووە لە دوا تەراویحەکان 10 دقە بۆ چارەکێک وتارمان هەبووە ساڵێکیان باسی کتاب و تەهارە و باسی سەڵات و باسی زەکات و باسی ئەوانم بۆ کردوون کە زۆریان پێخۆش بووە کە چۆن دەڵێ هەندێک معلوماتیان لەسەر ڕۆشتانە وەرگرتووە کە بتوان لە شوێنی خۆیان لای مەڕووماڵاتن چۆن لە کاتێکدا دەستنوێژیانی ئاویان نییە چی بکەن باشە بۆی کە بتوان نوێژەکانیان ئەنجام بدەن. خۆشپاسان دەکەم یاخوا بەخێر سەرچاوەکان خوا خێرتان بنووسێ خوازای بخێری ملاکتان سپاس دەکەین. أشهد أن لا إله إلا الله. يرحمني ويرحمكم الله. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين.
بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارەیەشمان لە گوندی گەبە تاکو بێ گەشتنەوەیکی دیکە و گوندێکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ